یەکێک لە هێزە خاوەندە سەڵاتەکەی هەرێم کە ئەگەر بۆی بلوێ ئەوە کوردستان دەکات بە قەڵای دیکتاتۆریەت و کورسی دەسەڵاتی خۆی بۆ ئەبەد تێدا دادەنێ. دروشمەکەی بریتیە لە بنیادنانی کوردستانێکی بەهێز. ئەوە لە کاتێکدایە ئەو هێزە 27 ساڵە بەکردەوە ئیش بۆ لاوازکردنی کوردستان دەکات. بەکردەوە لەگەڵ هێزە شەریکەکەی کوردستانێکی بەهێزیان تا لێواری لە ناوچوون بردووە. لێرەشەوە هاوڵاتی مافی خۆیەتی پێیان بڵێت ئێوە بەر لەوەی بێنەوە بۆ شار هەر لە شاخ هەڵگری ڤایرۆسی شەڕی خوێناوی براکوژی بوون. زۆرینەی شەهیدەکانتان هی شەڕی ڕوبەڕووبوونەوەی خۆتانە لەگەڵ براکانتان. بەر لەوەی بێنەوە دیدی سیاسیتان بریتی بوو لەوەی چۆن حیزبەکانی دیکە لەناوبەرن. واتان بیر دەکردەوە کوردستان پۆشاکێکە و بەبەرتان تەنگە و بەشتان ناکات. بیرتانە ساڵی 1992 لە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا چۆن نەریتی ناشرینی 50-50تان داهێنا، چۆن لەسەر کورسیەکانی پەرلەمان گەڕی دووەمی شەڕی ناوخۆتان هەڵگیرسان. ئەو کوردستانی ئێستا دەتانەوێت بەهێزی بکەنەوە. خۆتان بە تاڵانکردنی سەرخان و ژێرخانە ئابوووریەکەی بە شێوەیەک لاوەستان کرد کە محتاجی هەموو شتێک بێت. بیرتانە لە کاتی شەڕی ناوخۆدا پەرلەمانتان ئەوەندە سوو کرد تا سەرکردەیەکتان بەو پەڕی جورئەتەوە وتی پەرلەمان با لە مەیدانی حەیوانان کۆبێتەوە. لە هەموو ئەمانەش ناشرینتر بەرپرسێکتان زاتی ئەوەی کرد بڵێ خەڵک وەک سەگوان تا برسیان نەکەیت شوێنت ناکەون. دواتریش ئەم بۆچوونەمان بینی چۆن لەسەر ئەرزی واقع جێبەجێتان کرد. بیرتانە هاوڵاتیانتان چۆن دابەشی سەرزۆنی زەرد و سەوز کرد. تەزگەی حیزبی یەکێکە لەو نەریتە هەرە ناشرینانەتان تا ئەم ساتە وەختەش بەردەوامە. خێروبێری ئەم وڵاتەتان لە لق و کۆمیتەکاندا بە ناوی پیرانە و بێوەژنانەوە دابەش دەکرد تا لە کاتی هەڵبژاردنەکاندا دەنگی پێکۆ بکەنەوە. بیرتانە لە 2014دا بە حەماسەتی شەڕی ناوخۆ باسی سربەخۆیی ئابووری و دەرهێنانی نەوتان دەکرد، بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سای ئەو ئابووریە سربەخۆیە و ئەو فەرهودکردنەی نەوتەدا ئێستا لەو پەڕی محتاجیدا دەژین و تەنانەت ساڵی بەرمیلێک نەوتیان پێنادرێت. هاوڵاتی مافی خۆیەتی بە ڕووتاندا هەڵبشاخێ و پێتان بڵێت کوردستان بە ئێوە بەهێز ناکرێ، ئێوە ساڵێک لەمەوبەر هەموو دنیا هاواری کرد، ریفراندۆم مەکەن، بەڵام وتتان حساب بۆ هیچ کەس ناکەین. مادەم ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ بێک بەشەرن. ئەنجامەکەشمان بینی جگەلەوەی لە سەدا 51 خاکی کوردستانتان دایەوە دەست ئەو بەغدایی کە بڕیار بوو ببێت بە دراوسەی دەوڵەتی کوردستان. ئێوە بە شێوەیە کوردستانتان خستە پەراوێزی ڕووداوەکانی جیهانەوە. ئەگەر هەندێک هاوکێشەی ئیقلیم و هێزە خاوەن بەرژەوەندیەکان نەبوونایە ڕەنگە لە نێوان دوو بەرداشدا کوردستان لەناو بچوایە. دوای ئەم شکستانە وەک ڕۆژێ ڕوندیارە هەر ئێوەن کوردستانێکی لاوەستان بردەوە بەردەم بەغدایەکی بەهێز و لەگەڵ شەریکە بەشەکەتاندا شەڕی پۆست و پارە دەکەن، نەک شەڕی کوردستانێکی بەهێز.